بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. هەرێمی کوردستان بەبێ ئامادەکاری لە ڕووی ئابوووریەوە هەنگاو بەرەو ڕیفراندۆم دەنێت بەهۆی نەبوونی کۆدەنگی ناوخۆی و دژایەتی عێراق و وڵاتانی دراوسێ و نێودوڵەتی ئەگەریوەیە ڕیفراندۆم کاریگەری خراپ لەسەر ئابووری هەرێمی کوردستان دروست بکات. بە میوانداری بەڕێز سۆرا عومەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان تاوتوێم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. هەرێمی کوردستان بەبێ ئامادەکاری لە بواری سیاسی و ئابووریدا هەنگاو بەرەو ڕیفراندۆم دەنێت. ڕیفراندۆمی هەرێمی کوردستان لە ناوخۆدا ڕێککەوتنی یاسایی و سیاسی لەسەر نەکراوە و بەبێ ڕێکخستنەوەی ناوماڵی کوردی هەنگاوی بۆ دەنرێت. ئەمەش پرۆسەکە دەخاتە بەردەم مەترسیەوە و کاریگەری نەرێنیش لەسەر ئابووری هەرێم و ژیانی خەڵک دروست دەکات. لەلایەکی ترەوە هەریەکە لە عێراق و ئێران و تورکیا بە فەرمی دژاتی خۆیان بۆ ڕیفراندۆمی هەرێمی کوردستان نیشان داوە. لا نوێترین پێشاتدا لە سەردانەکەیان بۆ ئێران بەرپرسانی ئەو وڵاتە بە وەفدی یەکێتیان ڕاگەاندووە بەهۆی ڕیفراندۆمەوە ئاگەری هەیە هەرێم دەستکەوتەکانی ئێستاشی لەدەست بدات. لا نوێترین لێدوانیشدا ئیبراهیم کاڵن و تەبێژی سەرۆکاتی کۆماری تورکیا ڕاگەاند تورکیا دژی ڕاپرسی هەرێمی باکووری عێراق و داوا دەکەین پاشگەست ببنەوە. جگەلەوەش هیچ وڵاتێکی زلهێز لە ناویشاندا ئەمریکا پشتیوانی لە بەرەوەچوونی ڕیفراندۆمی هەرێم نەکردووە. ئانجامدانی ڕیفراندۆم بەبێ ڕێکخستنەوەی ناوماڵی کوردی و گفتوگۆیەکی ڕاستەقینە لەگەڵ حکوومەتی عێراق و وڵاتانی هەرێمایەتی و نێودەوڵەتی مەترسی ئەوە لە ئارادایە باری ئابووری هەرێم بەرەو خراپتر بچێ. ئەگەر حکوومەتی عێراق بەشە خۆراکی مانگانە و بەشە دەرمانی هەرێم و پارێ گەنمی جوتیاران ببڕێت ئەوە دۆخی خەڵک و ئابووری هەرێمی کوردستان تووشی کارەساتێکی دیکە دەبێت. ئەگەر وڵاتانی دراوسێش سنوورەکانیان بەڕووی هەرێمی کوردستاندا دابخەن و ئاڵوگۆڕی بازرگانی بپسرێنن لەگەڵ هەرێم و کێشە بۆ بۆرینەوتی هەرێم دروست بکەن، هەرێم ناتوانێت بەرگەی گەماروی ئابووری وڵاتانی دراوسێ بگرێت، چونکە هەرێمی کوردستانیش ڕێگایەکی ئاوی نییە و لە ڕێگەی وشکانی و ئاسمانی و وڵاتانی دراوسێوە بەستراوەتەوە بەدەرەوە. لەگەڵ بانگەشەی و دەسەڵاتدارانی هەرێم بۆ ڕیفراندۆم، بەڵام لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا نەیانتوانیوە بناغەیەکی ئابووری بەهێزدا بمەزرێنن کە بتوانێت بەرگەی قەیرانەکان بگرێ. هەرێمی کوردستان بەهۆی گەندەڵی و خراپ ئیدارەدانی ئابووریەکەی هاوڵاتیان و موچەخۆران لە لێواری مەرگدان. ئاماژەکان ئەوەشمان پێ دەڵێن ڕیفراندۆم بەبێ زەمینەسازی ناوخۆی لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووریەوە مەترسی لەسەر هەرێم و دانیشتوانەکەشی دروست دەکات. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک سۆران خێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. سەرەتا بەر لەوەی بینە سەر مەسەلەی کاریگەری ڕیفراندۆم لەسەر ئابووری هەرێمی کوردستان دەمەوێت سەرنجی بەڕێستان لەسەر مەسەلەی ڕیفراندۆم و دارێکنی 25 ئەیلول بۆ ڕاپرسی بزانین. بەناوی خوای بەخشندەی میهرەبان من دەمەوێت ئاماژە بەوە بدەم هەموو لایەنەکان یەکدەنگن لەسەرەوەی ڕیفراندۆم پرسێکی نیشتیمانی نەتەوەیی گرنگە. ئەم نیشتیمانی و نەتەوەییە نەنیشتیمانەکە تەنها بۆ کووردە و نەتەوەیەکەش تەنها کووردە و نەتەنها حەفدە حیزبەکەی کە لەگەڵ کاک مەسعود کۆبوونەوە بڕیاردەری هەموو خەڵکی کوردستانن بە نەتەوە و ئاینی جیاواز و نەنوێنەرایەتی هەموو خەڵکی کورد و کوردستانەکەن. من یەک شیکار بکەم بۆی بینەران بەرچاویان ڕوون بێ، مەرج نییە قەرەباڵخی تعبیر بێ لە نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستان. جارێ نۆ لەو حیزبانی کە لە حەفدە حیزبەکەی کۆبوونەوەی بڕیاری ڕاگەیاندنی ڕۆژی ڕیفراندۆم کۆبوونەوە نۆیان نوێنەرایەتی تەنها پێکهاتەی تورکمان مەسیحی ئەکەن، ئەویش نەک هەموو تورکمان نەک هەموو مەسیحی. بەشێک لەوانە تعبیری حەقیقی نین لەو پێکهاتانش. نۆ حیزبیان کە هەر نۆ حیزبەکە لە پەرلەمانی کوردستان 25,000 دەنگیان هێناوە، بەو دەنگانەش کە بە ناوی مەسیحی و تورکمانەوە لایەنێک پێیداون کە دەنگی حەقیقی تورکمان و مەسیحی نییە هەمووی، ناڵێم زۆرینەی دەنگی حەقیقی نییە، ناڵێم هەمووی.
25,000 دەنگ ئەوان دەتوانن تەنها نوێنەرایەتی مەسیحی و تورکمان بکەن هی هەمووشینا نۆ لەو حیزبانە 25,000 دەنگێنەوە لاڵبژارنەکان بەڵێ هەموو ئەو نۆ حیزبەی لەوێ لەسەر ئەو مێزەی کاک مەسعود دانیشتون 25,000 دەنگیان هێناوە بەو دەنگانەی کە زێرەڤانی پێی داون بە ناوی تورکمان و مەسیحیەوە هەندێکیان هەمویان نا بەڵام بەڵگەت هەیە کە دەنگی بەڵێ نێو 25,000 دەنگی حەقی خۆیان نییە نەخێر دەنگی حەقیقی پێک هاتەی تورکمان و مەسیحینیە کە ئەمە بێڕێزیە بەوان کە تەمسیلی حەقیقی خۆیان نەهاتۆتە پێش بەڵکو هەندێکیان تابعی پارتی دیموکراتن بۆیە هێنراونەتە پێش ئەمە 25,000 با بڵین دەنگی حەقیقی ئەم دوو پێک هاتە ئاینی و نەتەوەیەیە لە کوردستان ئەوان دەتوانن تعبیر لە ڕەئی مەسیحیەکان و تورکمانەکان بکەن تعبیر لە ڕەئی خەڵکی کوردستان هەمووی ناکەن ئەمە یەک ئەوە 9 حیزبیان مایەوە 8 حیزبیان 2 حیزبی تریان بە هەردووکیان بەقەر من دەنگیان هێناوە 8,000 و کەسرێ دەنگیان هێناوە 2 حیزب کە لەوێن بەقەر من لە لیستی کۆمەڵی ئیسلامی دەنگیان هێناوە درەوە دڵنیایت ئەوە ڕقەمەکانی کۆمیسیۆنە دوای من بەرنامەکە توانن بچن شیکاری بکەن ئەوە بوو بە 11 حیزب دەکرێت ئاماژیان پێ بدەیت بەڵێ ئەو ئاراستەی سێەمە بە زەحمەتکێشان و زوتنەوەیەکی ترە کە ئاراستەی سێمیان پێکێناوە جوتیارانە ناوەکەیم لە یاد نییە بە هەردووکیان 8,000 شتێک دەنگیان هێناوە من بە تەنیا 8,000 شتێک دەنگم هێناوە وەکو خۆم لە لیستی کۆمەڵی ئیسلامی واتە ئەوە 25,000 2 حیزبی تریش 8,000 ئەوە 33,000 دەنگ 11 حیزبیان 33,000 دەنگیان هێناوە 2 حیزبی دیکەیان بە هەردووکیان 24,000 دەنگیان هێناوە کە حیزبی شیوعی و کە سۆشیالیستە یەکی کورسیەکیان هەیە واتە بە 11 حیزب کە هاتوونەتە ئەو مەجلیسە بەقەر نیوەی کۆمەڵی ئیسلامی دەنگیان هەیە 11 حیزب کە لە کۆبوونەوەکەی کاک مەسعودن 58,000 دەنگیان هەیە نیوە کەمتری دەنگی کۆمەڵی ئیسلامیان هەیە بۆیە کۆمەڵی ئیسلامی کە 118,000 دەنگی هەیە بزوتنەوەی گۆڕان کە 476,000 دەنگی هەیە نزیکە بێتەوە لە 600,000 دەنگ دەکرێت تۆ بەبێ ئەمە بڕیارێک بدەیت و پێشی وا بێ ئەبێ ئەم 600,000 دەنگ دەرە شوێنی تۆ بکەون بە قسەی تۆ بکەن بە بڕیاری تۆ بکەن لە کاتێکە ئەم دوو هێزە تەنها لە پەرلەمانی کوردستان 2 لە دەستەی سەرۆکایەتیان هەیە 30 پەرلەمانتاریان هەیە بۆیە ناکرێت بە قەرەباڵخی بوو ترێمە کۆدەنگی نیشتیمانیە نەخێر ئەمە کۆدەنگی پارتی دیموکراتی کوردستانە بە تەنها کە دەیەوێت یەکگرتووی ئیسلامی یەکێتی نیشتیمانیش بە شوێنیا بڕۆن ئێمە نەڕۆشتوین وتومانە بۆ چوونی خۆمانمان هەیە ئەگەر ڕیفراندۆم بۆ سربەخۆییە سربەخۆیی بە سکی برسی و موچەی بڕاو و پێشێلی مافەکانی مرۆڤ و سەرکوتی ئازادی و دزینی نەوت و زوڵم و ستەم ناکرێت ڕیفراندۆم بەم دۆخە بۆ سربەخۆیی یعنی خەڵکی کوردستان وەرن بە موچەی بڕدراو بە برسێتی بە چەوساوەیی بە زوڵم لێکراوی بە پەرلەمانی پەکخراو بە حکوومەتی ئیفلیج بە ماوەی کۆتایی سەرۆکایەتی وەرن دەنگ بن ئەم ئەزمونە بکەین بە دەوڵەت ئەم ئەزمونە کوێی شایانی دەوڵەتە ڕیفراندۆم بۆ ئەوە بکەین بڵین وەرن ئەم برادرانەی کە پەرلەمانیان پەکخستووە و موچەیان بڕیون و داهاتی نەوتیان دزیون زیندانی نهێنیان هەیە و هێزی حیزبیان هەیە و ئەشکەنجەدانیان هەیە و کوشتنی ڕۆژنامەنووس و تیرۆریان هەیە با بچین لەسەر کورسی دەوڵەت ئەم زوڵمانەمان لێ بکەن ڕیفراندۆم یعنی ئەمە لەم کاتا بەم دۆخە ئەگەر ئەمەشە قبوڵمانە وەرن با ڕێکەوین ژیانی خەڵک چاکەن با خەڵک بە موچەی تەواو و بەسکی تێر و بە ئازادی تەواوە بچێت دەنگ بدا بۆ ئەوەی ئەزمونونەکەی بکرێ بە دەوڵەت ئێمە ئێستا گیرۆدەیەم ئەزمونەین ئەمانەوێم ئەزمونە هەڵوەشێتەوە حکومڕانێتیەکی باش کە مافەکانی مرۆڤ بپارێزێ کە یاسا جێبەجێ بکە کە ڕێز لە ئیرادەی خەڵک بگرێ کە نوێنەرایەتیەکەیەتی پەرلەمانە پەکی نەخە
کە خەڵکێک لە کورسی حکومڕانی ماوەی تەواو بوو بێتە خوارەوە و تەسلیمی بکە بە مڵکی خۆی و خانەوادەکەی و پشتا و پشتی نەزانێ کە سیاسیەکان بزنس نەکەن و خزمەتی خەڵک بکەن، کام پرسە نەتەوەییە؟ ئەو نەتەوەیەی کە موچەیتان بڕی و زوڵمی لێەکەن و زیندانتان بۆ تاودا و ڕۆژنامەنووسی لێ تیرۆرەکەن، ئەو نیشتیمانی کە نەوتەکەیە دزنەوەی فرۆشن، کاکە ئەمە بۆ خەڵەتاندنی خەڵکە و بۆ پەردەدانە بەسەر ئەو هەموو عیب و کەم و کوڕیەی کە نازانن لە شۆ چارە. باشە، بەڵام ئەوەی کێسەوە ئەمە دژایەتی نییە بۆ سەربەخۆی کوردستان، ئەوەی کێسەوە دژایەتیە بۆ گەندەڵی، دژایەتیە بۆ دزی، دژایەتیە بۆ زوڵم، دژایەتیە بۆ نادادی. ئێمە دەڵێن ئەم ئەزمونە و ئەم برادرانەی کە خۆیان کردووە بە پێ وەزیری تایە لەسەر گەندەڵی لە بەغا نردویانە تۆ ێستا نوێنەرایەتی سربەخۆی میلەتێکە کە ئەرێ تۆ لە بەغابووی لەسەر گەندەڵی نێردراویتەوە چیت بۆ ئەو میلەتە کردووە؟ تۆ 12 ساڵ لە سەرۆکایەتی هەرێم بووی، فەرم و پێمان بڵێ ڕۆژێ لە ڕۆژان هاتی لە دەڤەرێکی گەورەی ئەم هەرێمە کە شاری سلێمانی هاوڵاتیان ببینی بڵێ وەرە من سەرۆکی ئەم هەرێمەم، خەڵکی نەموعاناتتان چییە؟ ئەرێ تۆ پرسیتەوە لەوەی کە خەڵکێک هاوارەکە، خەڵکێک لەسەر جادەیە ناتوانێت خوێندن بکاڵێ موچەی چارەک دوای تاخیربوونی 3 مانگ ژیانی پێ ناکرێ، تۆ گوێت لێگرت؟ بۆ ئەوە نەتەوەی کورد نین، بۆ ئەوە میلەتی کورد نین، بۆ ئەوە خەڵکی وڵاتە نین کە مافیانە سەربەخۆ بن. ئەی مافیان نییە پارەکەیان بدرێتێ و داهاتی نەوتەکەیان بۆ خزمەتیان دابنرێ، ئەی مافیان نییە لە پلەی گەرمای 48 و 46 کارەبا و فێنکەرەوەیان هەبێ. بۆ ئەم ڕیفراندۆمە نان بە کێ ئەدا، ئاو بە کێ ئەدا، کارەبا بۆ کێ زیادەکە؟ زۆر بەڵام کاکسۆران بۆ چونێکی شەیە سەبار بۆی کە ڕەنگە بڵێن ئێمە ئەگەر ئەم ڕیفراندۆمە بکەین ڕەنگە دۆخی خەڵک لە ڕووی موچەوە باشتر بێ، ڕەنگە کارەبا باشتر بێ، ئەم ڕیفراندۆمە دەمانگەێت بەسەر بەخۆی ئەوارە سێشەیە. ینی ئەو کەم و کوورانێک ئێستا پێیان وایە کە بەهۆی نەبوونی سەربەخۆیە کە ئێمە ئێستا هاوڵاتیان لەم دۆخەدا نەخێر ئێمە سەربەخۆین، پەرلەمانی خۆمان هەیە پەکیان خستووە، حکوومەتی خۆمان هەیە گەندەڵ دەرچووە و ڕەسی حکوومەتەکە خەریکی بزنس و دزینی نەوتە. نەخێر ئێمە سەرۆکایەتی هەرێمی خۆمانمان هەبووە، دادگا و دەسەڵاتی دادوەری خۆمان هەبووە، بەڵام ئەم برادرانە یاسایان خسۆتە ژێر پێ چۆن؟ بەوەی کە بڕیارەکانی دادگا جێبەجێ ناکەن، خۆیان کەوتونەتە سەروی یاسا، دۆسیەکانی گەندەڵیان لە دادگاکانی نەزاهەیە حسابی بۆ ناکەن و ناچن بە دەمیەوە و کەوتونەتە سەرەوەی یاسا، بکوش داڵدادن لە ناڕەزایەتی مەدەنی و خۆپیشاندانە گەنج تیرۆرەکەن ئەیکوژن، لە ناڕەزایەتی مامۆستایە جوابی نادەنەوە خوێندن چی لێ دێبا لێی بێ. ئەمانە هی ئەوەن بڵێن بە ڕیفراندۆم چارەسەرەکەین یان لەبەرەوەی سەربەخۆنین بۆیە ئاوامان لێ هاتووە. ئەو دۆخی کەدا بەرهەمی چێ بەرهەمیەوەی کە ئێمە سەربەخۆن یاخود بەرهەمی ئەوەیە ئەمانە بە ناوی سەربەخۆیی خۆیانەوە و سەربەخۆی ئابووریەوەم دۆخەیان دروست کردووە. ئەمانە بە هەموو مانایەک سەربەخۆ بوون. ئێمە تەنها لە ڕووی جوگرافیەوە لە چوارچێوەی عێراقا ماوینەتەوە، هیچمان لە عێراقا نەماوە جگە لەو پەرلەمانتارانە و هەندە وەزیرەی لەوێن. سەربەخۆیی چییە؟ ئێمە ئێستا ژێردەستەی کەین، ئێمە ئێستا ژێردەستەی 2 حیزبی حکومڕانین کە داهاتی ئەم وڵاتە ئەبن، بە زەبری هێز خۆیان سەپاندووە، حیساب بۆ ڕای خەڵک و ناڕەزایەتی خەڵک و معاناتی خەڵک ناکەن. 9 ملیۆن کەس کە لە تۆڕی کۆمەڵایەتی بە بێمێرد و بە بێباوک و بە کەم ئەندام و بە خاوەن پێداویستی تایبەت و بە شەلل دەماخ و بە ئۆتیزمەوە پارەکەیان بڕیوە بە 3 مانگ جارێک 60,000 دەنیا. ئەمە سەربەخۆی و بێ دەنگ بدا بە سەربەخۆی، کام سەربەخۆی؟ سەربەخۆی ئابووری، سەربەخۆی بۆ سەرۆکێک بچێتە سەر کورسی ئەو دەسەڵات و حکوومەتە کە ئامادەنیە لە هەرێمێکە یاسا جێبەجێ بکا و لە کورسیەکەی دوای درێژکردنەوەی ماوەکەی بێتە خوارەوە. ئەمانە بەرین بیان خەینە سەر کورسی دەوڵەت و لە مەجلیسی ئەمن و لە نەتەوەی گرتوەکان دابنیشن، دوای هەر بۆمان لا نەبرێن وەک بەشار ئەسەد و برادەران بڵێن دەوڵەتی نووسیادەمان هەیە. ئەمانە بن بەو دەوڵەتەی کە بەیانی ڕێ لە ئێمە بگرن و دەرمانکەن لە وڵاتە کە ئێستا لە هەرێمێکە بەس وێرانیان کردووە، بەس تاڵانیان کردووە، بەس دزیان لێ کردووە، نایەڵن هەناسە بدا خەڵکێک و فەقیریان زیاد کردووە و بێکاریان زۆرتر کردووە. ئێستا بین بڵین وەڵاهی زۆر جوان ئازمونەکەتان وەرە بابتانکەن بە دەوڵەت. ئێمە ئێستا بچین لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کاک حەکیم بڵین کاکە وەرن پشتیوانیمانکەن بین بە دەوڵەت،
لەبەرەوەی مافی مرۆڤمان پاراستووە، لەبەرەوەی ئازادیمان دابین کردووە، لەبەرەوەی ژیانی خەڵکمان لە ڕەفاهیەتایە، لەبەرەوەی ئەزمونونەکەمانەوە نەجوانە پەخش بووە بۆ ناوچەکە و وڵاتان چاوی لێکەن. بڕۆین وا بڵین نەخێرەڵێن درۆکەن، ئێوە تیرۆری ڕۆژنامە نووسان کردووە، ئێوە نەوتە فرۆشن و داهاتەکەیە بن، ئێوە شایانی ئەوە نین حکومڕانی خۆتان بکەن نیو چارەکە سەدەیەک ئێمە حکمی خۆمانمان کردووە. چیمان بەرهەم هێناوە؟ پەرلەمانێکی پەکخراو، میلەتێکی هەژار، دروستکردنی سەرمایەداری دزی سیاسی، پارەکانیشان بردووە لە دەرەوە پێی ڕابێرن، مڵکی پێکڕن، بزنسی پێەکەن، میلەتیش برسیە، چاوی دەرەهات، نانی نییە، ئاوی نییە، کارەبای نییە. لەکوێی دنیا ئەزمونێک داوای سربەخۆیەکە کە ناتوانێت موچەی چارەکی لە مانگی 20 حوتی ساڵەکەیە موچەی مانگی 5 دەست پێ بکە. ئەم ئەزمونە لەکوێ هەیە؟ ئەگەر هەیە نمونونەکەی و شایانی ئەوە بووبەوە ببێ بە دەوڵەت، فەرموو با هەمومان لە برسا بمرین، هەمومان چەکی بۆ هەڵەگرین. تورکیا دژێتی بێمنەتین، ئێران دژێتی بێمنەتین، عێراق دژێتی بێمنەتین، ئەمریکا، ئەوروپا، هەرکەس دژێتی بێمنەتین. بەڵام ئێمە لە ناوخۆ ئەزمونێکمان پێشکەش کردایە، دۆستەکانمان ئیحراز کردایە بماونتایە وەرن تەماشا بکەن ئەم ئەزمونەهی ئەوەی بێ بە دەوڵەت. کاکە ئێمە لە یادمە کاک مەسعود کە هات ئەم پرسی ڕیفراندۆمەی وروژان بۆ ئەمە نەبوو. کاتێک داعش موسڵی گرت، کاک مەسعود ئەو کاتە وەک سەرۆکی هەرێم داوای کرد پەرلەمان کۆبوونەوەیکی نائاسایی بکە. کۆبوونەوەیکی نائاساییمان کرد، هات وتی داوایەکم هەیە لێتان، ئەمڕۆ بۆ ئەوە هاتووم. تمان بەڵێ وتی کۆمیسیۆنی هەڵبژاردن دروستکەن، ناوچە کوردستانیەکان سوپای عێراق شکستی تیاهێنا بەهۆی هاتنی داعش و گرتنی مووسڵ. ئێستا پێشمەرگە چۆتە ئەو ناوچانە خۆمانەی پارێزین. بەپێی دەستوری عێراقی لە 2007ەوە دەبوو ئیستیفتا گشتپرسی لەو ناوچانە بکرێ بۆ گەڕانەوەیان بۆ سەر هەرێم، بەڵام عێراق پابەند نەبووە بە دەستورەوە. ئێمە خۆمان ئەو گشتپرسیاکەین، چونکە قەرەبوو ئاساییکردنەوە گشتپرسیەکە ماوە بۆی مادەی 140 لە هەموو ناوچانە جێبەجێ بکرێ، فەرموو کۆمیسیۆن دروستکەن. فعلەن کۆمیسیۆنمان دروست کرد. ئەم کۆمیسیۆنەی ئێستا دروست کراوە بۆ ئەوە بوو گشتپرسی لە ناوچە کوردستانیەکان بۆ جێبەجێکردنی مادەی 140 و بەڕسمی گەڕانەوەی ئەو ناوچانە بۆ سەر هەرێم بکات. بەڵام دوایی پەشیمان بوونەوە لەمە، دوایی کە کێشەکانی ناوخۆ بەهۆی کورسی کاک مەسعود، بەهۆی بردننی داهاتی نەوت، بەهۆی زوڵموستەمی زیاتر لە خەڵک، بەهۆی پەکخستنی پەرلەمان وای لێ هات، ئێستایانەوێ ئەبم خەڵەتاندنی خەڵکە هەمووی لە بیر بەرنەوە، هەمووی سفرکەنەوە، پەڕۆ بدەن بەدەست خەڵکەوە و چەپڵەی پێ لێدەن بڵێن یاڵا دەنگمان پێ بدەن بە ببین بە سەرۆکتان بۆ هەتایە، ببین بە ستەمکار بەسەرتانەوە بۆ بەدگومانی ئێوە کە پێتان وایە دوای ڕیفراندۆم مەسەرەن ئابووری خەڵک باش نابێ، ئەم ڕیفراندۆمە بۆ سربەخۆی نییە، ینی ئەو بەدگومانی ئێوە لە چیەوە دروست بووە؟ ئەمانە 25 ساڵە درۆ لەگەڵەوە میلەتاکەن. ئێستا کە نەتیجەی حکومەکەیان دەرکەوتووە بە دزی و درۆ، بە چەک و پارە، دزی لە داهاتی وڵاتە، درۆ لەگەڵ ئەو میلەتە، ئێستایانەوێ دۆخەکە بخەنە بارێکی تر و ئەگەر نافەرمودە یاڵە بە وعد بەن ژیانی خەڵک چاکەکەن، وعد بەن پابند دەبن بە یاساوە، وعد بەن دز و گەندەڵەکان بێن نەبەردەم دادگا، وعد بەن زیندانە نهێنیەکانیان ئاشکراکەن، پێشێلی مافەکانی مرۆڤ نەکەن، خەڵک لەم دەڤەر و لەو دەڤەر دەرنەکەن و ژیانی خەڵک باش بکەن، ئەو پارە دزراوانە بێننەوە، ئەو جا بڕیارە دەن ڕیفراندۆمەکەن، ئیعلانی دەوڵەتەکەن، هەمومان لە پێشەوە پشتیوانیە. بەڵام بۆ باشکردنی ژیانی خەڵک ڕەنگە ئێستا پاسەویەوە بێ کە سەرچاوی داهات نەوتە، ڕەنگە گەر بین بەسەر بەخۆ ئەم نەوتە باشتر پارە بکە، بفرۆشرێت، موچەکە باشتر بێت. کە بووین بە دەوڵەت بۆینگی 747 دروستەکەین، بابە ئێستا لەژێر هەڕەشەیەکین، دوو حدودی جگرافی هەیە لەگەڵ ئێران و تورکیا لێمان داخن، ئەبێ بڕۆین دەستکەینەوە بە گەنمەین گوڵەچنەی گەنم. بۆ هیچ ئامادەکارێکی ئابووری نەکراوە؟ نەگا ئامادەکاری نەکراوە، ئەوەشی هەیە تاڵان کراوە. بڕە بزانە سایلۆکانی هەرێمی کوردستان گەنمیتیایە؟ بۆ تێدانە؟
لەبەرەوەی عەرەب هەمووی کڕی و ئەمان بەرنامەیان نەبوو. حکومەتی عێراقی ناکەن حکوومەتی هەرێم بەرنامەی نەبوو بتوانێت گەنم بکڕێ خەزنیکە بازارێکی بۆ بدۆزێتەوە بیفرۆشێ. خەڵک هات بە شخصی بردی لە کەرکووک دای بە عەرەبەکان. ئێستا گەنم گران بووە، بەیانی ئارد گرانە بێ، دوو بەیانی سەمون گرانە بێ، سێ بەیانی ژیانی خەڵک تەحمولیەوە ناکەم برادەرانە مزایدەی پێوە بکەن بە ناوی دەوڵەت. با بەمانە درۆکەن دەوڵەتی چی؟ ئەمانە دەوڵەتیان ناوێ، ئەمانە ئەو تاڵانی کردویانە بەردەوام بن لەسەری و ئەشیانەوێ بە ناوی ڕیفراندۆمەوە دەنگی خەڵکی کوردستان برن بەیانی بۆ تورکیا و ئێران بڵێن شتی ترمان بۆکەن یا ئەها میلەتەکەمان داوای سەربەخۆیەکە ئێمە نایەڵین بیبەنەوە بۆ بەغا بڵێن کاکە ئەها میلەتەکەمان لە ساڵنەوە هەش دەنگی داوە بە سەربەخۆی و جیابوونەوە ئێمە نایکەین بەزیەوە ئیمتیازەکە بۆ ئێمە زیادکەن و ئەشی بینی نەتیجەکەی. خۆ دەوڵەتەوە نییە بەیانی کاک مەسعود لە شوێنی خۆیەوە بڵێ ئەوە من دەوڵەتم ڕاگەیان ئێجا هەر ڕایگەیەنە کە مقەوماتی نەبێ و بنەمای نەبێ و ئەساسی نەبێ و پشتیوانی نەبێ و لە ناو خۆیان هیچ لایەنەکان هەموو ئاوا لەم ناکۆچیا بن دەوڵەت چۆن ڕاگەیەنی. زۆر باشە بەڵام ئەو دۆخێکی خەڵک تێدایێت ئەگەر ئێمە بەم شێوە بەرە و ڕیفراندۆم بڕۆنەوە ئەگەر بژگەین بەسەر بەخۆی خەڵک خۆش گوزەرانتر نابێت لە سای ئەم دەسەڵاتدارانە خۆش گوزەرانترە بێ بەوەی پارەکان دێننەوە بەوەی کە هێزێکی نیشتیمانی دروستەکەن لە ڕۆڵەکانی ئەم میلەتە نەگوەلائی بۆ ئەوان هەبێ و ئەوان بپارێزێ بەوەی کە پارەی 2 میلیارد دۆلاری خەڵکیان لە بانقەکان بردۆ بەیانیان دەنەوە بەوەی سولفەی زەواج و سولفەی پیشەسازی و خانوبەرەیانە دەنەوە یا بەوەی باج و سەرانیان لەسەر خەڵک زیاد کردووە کارەبایان کەم کردووە بەچی خۆش گوزەرانی دروستەکەن بەوەی کە تاڵانیان زیاتر کردووە بەوەی کە چەند مانگە نەوتە فرۆشن کەس نازانێت هەر ڕقەمەکەی چەنە ئێوەنی موچەکەی پێدەدەن کوا موچەدەن موچەی مانگانە نەخێر پارەی نەوت لە بانقێکی تورکایە تورکیا ئێستا ئامادەنیە لەو بانقەوە پارەکە بدا ئەو دۆخە دروست بووە ڕاستیش ناکەن ئەیشارنەوە هەنی تۆ دڵنیای لەو زانێت سەرنەوە داگرتووە بەڵێ تورکیا کێشەیەکی بانقی بۆ پارەی نەوتی هەرێمی کوردستان لە گەورەترین بانقی تورکیا دروست کردووە لە بانقێکی تر گواستوێتەوە ئەو خەلەلەی دروست کردووە کە ئێستا عملیەی تەحویلی پارەی نەوت بۆ هەرێمی کوردستان ئاستەنگی گەورەی لە بەردەما دروست بووە بۆیە 30 میلیۆن دۆلاریان پیا کرد نازانێت لە کوێ هێناویانە پارەی یەکەی 70 پێدا و ئەوی تر موچە دەنگینێ لە کاتێکا بە پێی لیستەکەی خۆیان چارەکە موچەی مانگی پارەی کە تورکیا گرفتی بۆ نازانم خۆیان نەزان چکە پارەی نەوت دەمێکە لای خۆیان و خەزنێکە نازان بۆ کاتیانە کە خەڵکەمرێ لە برسا و خۆیان بیبەن و بڕۆن کێدەڵە بۆ کاتی دەوڵەتەکەیان نا هەندێکیان حەزەکەن ئێران و تورکیا و عێراق بە ناوی ئەم ڕیفراندۆمەوە دۆخی هەرێم وا لێ بکەن دۆسیەکانی گەندەڵیان بسووتێ خۆشیان هەڵبێن و بڕۆن و هەموو ئەو پارانەی بردویانە بیبەن و بڕۆن و نەجاتیان بێ لەوەی کە هەموو ڕۆژێ ئێمە پێیان بڵێنە بێەوە دادگایی کرێن ئێوە دز و گەندەڵن ئێوە ستەمکارن ئێوە پارەتان دزیوە ئێوە بانقەکانی ئەوروپاتان پڕ کردووە ئەمریکا و بەریتانیا هەموو مڵکی ئێوە و چی و چییە زۆر باشە بەڵام ئەوەی کێسە ئەگەر بە ناوی ڕیفراندۆمەوە ئەزمونە تێکچێ خەڵکەمرێ لە برساوانیش ڕاکەن و پارەکانە بن هەموو شتیان پێیە بەس خەڵکیان تەرتیب کردووە بەڵێ خەڵک باجەکەیەدا بایەوە پاریان بردۆتە دەرەوە لە دەرەوە پێوشن بە پێیزانە بایی حەو پشتیان پاریان بردۆتە دەرەوە بەس بزنس بکەن نەک پێی بژین هەر بزنسی خەیاڵی بکەن لەگەڵ کۆمپانیانە و دەوڵەتیەکانە و سەهمی شەریکاتیان هەبێ بەڵام ئەوەی کە تورکیا بۆی ڕیفراندۆمەوە ئەم کێشەی بۆ پارەینەوە دروست کردووە بەڵێ لەمزانێت بێژی حکومەت ڕەتی کردەوە وتەبێژی حکومەت ڕەتی کردوێتەوە بەڵگەی نییە کە فەرم و موچیان بۆ نەداوە دەوڵەت دروستەکەن ڕیفراندۆمەکەن موچەی چارەکی مانگی 5 پێ دەست پێ ناکرێ و قەیرانی گەورەتر تووشیان میلەتاکەن و بەرپرسیارەتی و باجەکەی لەسەر ئەوانەیە کە چەپڵیان بۆ ڕیفراندۆمێک لێداوە کە وەرەقەیەکی مزایەدەیە بەدەستیانەوە بە ناوی سۆزی نەتەوایەتی و نەتەوە و نیشتیمانی و مافی خۆمان با بە مافی خۆمان پارە و موچەکەی دزیوتانە مافی چی مافێک کە پولێ ناکا پێمانە دەن مافێک کە پاراکە دزیوتانە ئێبێ و خەڵکە بە هۆش بێتەوە دوای ئەم درۆیانە نەکەوێ بەڵ سپاس دەکەم ناوبڕێکمانە دۆتکرێم و لای بڕست بەڵە بینەرانی بڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمانمێنە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسایە تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک سۆرانگە بگەڕێم بۆ لای بەڕێز سەبارەت بە لێکەوتە ئابوووریەکانی ئەم پرۆسەیە مەسەلەی هەنگاونان بەرەو ڕیفراندۆم بەوێ توێژێک ئەگەر سەرتا لە ئاسی عێراقەوە دەستکەین لەگەڵ عێراق کاریگەرێکی لەسەر هەرێم دەبێت یاخود ئێمە لە ڕووی ئابووری ئێستا لە عێراق بتراوین و ئەم پرسە کاریگەری نابێت بەڵێ ئێمە ئەوەی لە عێراق ماومانە هەندێک لە نەفەقاتی حاکیمەمان بۆ دێ لە دەرمان و لەو پێداویستیە مرۆییانە گەرەوە نەمێنێ هەرێم وەزعی زۆر خراپترە بێ و لە ماوەی ڕابردووشە هەڕەشە کرا لەوەی کە دەرمان نێدەوە بوو دۆخی هەرێم خەریب و زۆر تێک بچێ ئێمە ئێستا لەگەڵ عێراقا هیچمان نەماوە ئەوانەی کە هەڵێن عێراق مافی نەداوین و ئێمە لەگەڵ عێراق بۆ بمێنینەوە ئەسڵەن من ئەو ڕۆژەی کە سوێندم خوارد لە پەرلەمانی کوردستان زۆرینەی هەرە زۆری ئەو برادرانەی ئێستا دەهۆڵ بۆ ڕیفراندۆم و سەربەخۆی لێدن سوێندیان خواردووە یەک پارچەی خاکی عێراق پارێزن ئاو دەستیان بە قورئان ناوە لە کام سوێند لە پەرلەمانی کوردستان پارچەی خاکی کوردستانیان عێراق من کە سوێنم خواردووە سوێنم خوارد کە یەک پارچەیی خاکی کوردستان و بەرژەوەندێ باڵاکانی گەلی کورد بپارێزم سوێندم بەوە نەخواردووە کە یەک پارچەی خاکی عێراق پارێزم بۆ یە کەس مزایەدەی نیشتیمان پەروەریمان پێ نەفرۆشێتەوە عێراقچێتیشمان لەگەڵا نەکە ئەوان سوێنیان خواردووە کە یەک پارچەی خاکی عێراق بپارێزن من ئەو سوێنم نەخواردووە ئەوە لە پرۆتۆکۆل هەیە بە تەسویر هەیە توانرێ یەک سوێن خواردنی لە سەرۆکی هەرێمیش کە سوێنی خواردووە بەشێک لە سوێنەکەی ئەوەیە لە 2013 کە ئێمە سوێنمان خواردووە لە 6/11 مەبەستم ئەوەیە تاکو ئێمە لەگەڵ عێراق بە شەبوجەمان بۆ هاتووە خەڵک ئەم دۆخەی نەبووە تاکو مانگی 2014 دۆخی خەڵک لە باشترین ئاستا بووە لەبەر ئەوەی بە شەبوجەمان لە عێراقەوە بۆ هاتووە ساڵانە 13-14-15 تریلیۆن دینارمان بۆ هاتووە پڕۆژەکان هەبووە پێشینەکان هەبووە بانقەکان پارەی تیا بووە ئیشوکار هەبووە خۆشگوزەرانی هەبووە ژیانی خەڵک زۆر باش بووە بەڵام کام برادرانە بیرەکەنەوە دزیەکەیان کەمە چەو کاتە لە پرۆژەکان و شەراکەتی پرۆژەکان و بودجەی نەفەقاتی تەشغیلی و ئیستیسماری ئەچوون دزیانە کرد ئەم جاراتمتیان بۆ خۆمان نەود نەفرۆشین
پارەکەشی خۆمانی خێنە گیرفانمان ئاواشیان لە میلەت کرد. عێراق ئێستا کە شارێکی گەورەی وەکو مووسڵی وێران بووە نەیتوانی بڕیار بدا لە 102 موچەی فەرمانبەرانی عێراق ببڕێ بۆ ئاودانکردنەوەی مووسڵ کەچی ئەمانە هاتن تا لە 175 موچەی خەڵکی کوردستانیان بڕی بەچی یاسایەک بە چ مافێک حکوومەتێکی گەندەڵ حکوومەتێکی داڕزی و حکوومەتێکی ئیفلیج هات تا لە 175 موچەی خەڵکی بڕی. دوای ئەوە هات پێبژاردن غەرامات ڕسومات باج گومرگی چەند هێندە و دەهێندە و بیزهێندە کردووە هەیە 100 هێندەی کردووە لەسەر ژیانی خەڵک. قەرزی پێشینەکانیش کە لە لای خەڵکە پارەی خەڵک لای حکوومەتە موچەی نەقدی خەڵک بە 4 مانگ و 6 مانگ و 7 مانگ لای حکوومەتە جگە لەوەی کە ناوی ناپاشەکەوت دێڵە قەرزەکەم بەرەوە ئێڵم پارەم لای توێ لە نەخێر ئەتگرم کەفیلەکە تەگرم پارەکەیە بڕم. ئەمە کەی حکوومەتداری ئەمە کەی دۆخی باشکردنی ئابووری ژیانی خەڵکە ئەشەوی لە ئەمان تەنها ئەوەندەیان کرد فێڵیان لە پەرلەمان و هەموو حیزبەکان کرد هاتن دەستیان لە بەغدا بەردا خۆیان نەوتیان فرۆشت کە ئێستا ڕۆژانە 800,000 بەرمی لە فرۆشن. ئەوە نەتیجەکەیەتی چەندەوە 6,000 نەوتی برێن بەچەنە ئەمان بە 5-6 دلار کەمترەی فرۆشن. هەرێمێک بڕوا لەگەڵ رووسیا و لەگەڵ وڵاتانی وەک تورکیا و وڵاتانی هەموو دنیاکە 23 وڵاتە عەقدی نەوت بکە ئەمە دۆخی ژیانی خەڵکەکەیە بێ ئەمە دۆخی کارەباکەیە بێ ئەمە دۆخی ئاو و گوزەرانی خەڵکیە بێ ئەمە دۆخی بازاڕ و بزنس و بەبەرهێنان وینێ بێ. ئێستا بەشێکیان کە باسی ڕیفراندۆم کرا و ئەزانن مەترسیان هێناوەتە سەر ئەم وڵاتە سەر خەڵکی کوردستان مڵکەکانیانە فرۆشنەی بەنە دەرەوە لە دەرەوە ئیقامە و جنسیە و جوازی بۆ خۆی و خانەوادەکانی پێکڕێ هەیە دەمێ لەو زانیاریە بەڵێ ئێستا بەشێک لەو بەرپرسانە مڵکەکانیان لە هەرێم ئەفرۆشن ئەی بەنە دەرەوە پارەکانیانە بەنە دەرەوە لە ئەوروپا و لە بەریتانیا و لە ئەمریکا جوازی بۆ خۆی و ماڵ و مناڵی پێکڕێ بۆی کە سیقەی بە دۆخی هەرێم نەماوە دۆخی هەرێمیان باڵیان تێدایەوەی کە مڵکی فرۆشتبوون دیزاینەر لای بەڵێ زۆریان تێدایە. ناوەکان لای تۆ هەن بە دوواداچوون بکرێ دەزانرێ کە خەریکی ئەوەن بەشێکیان باشکە سیقیان بە دۆخەکە نەماوەزان دۆخی هەرێمیان دەخراپە. باشە بۆ عێراق ئەگەر ئەم بەشت خۆراک و بەشە دەرمانە ببڕێت کارگەری خراپی دەبێت لەسەر بەڵێ و کاتە و خەڵکە فەقیرەی کە ئەچێ بۆ نەخۆشخانەکان عیلاجێکیەکەن بە 1000 دەردی سەری ئەوەش نامێنێ ئەو کاتە مافیاکانی دەرمانە ئەکسپایرەکانیان پارەی باشەکە و دێن لەسەرەوەش بازرگانی و بزنسەکەن. ئەم بەرپرسانە کاک حەکیم نازانم نەدین نە ئەخلاق نە عورفی کۆمەڵاتی هیچ ڕێی لێ نەگرتوون لەوەی کە نێن بەسەر ژیان و خوێن و گۆشت و ئێستی میلەتەوە بزنس نەکەن. مەلهایان هەیە قومارخانەیان هەیە تیجارەتی خۆیان هەیە تیجارەتی نەوتیان هەیە بازرگانی بە مرۆڤ و لەشفرۆشی شەواکەن بەس بۆ وێرانکردنی ئەو میلەتە بۆ ئیبادەکردنی ئەو میلەتە لە پێناوی چییە؟ لە پێناوی دەوڵەمەندبوونی خۆیانە لە پێناوی گوزەرانی خۆیان و نەوەکانیان لەو ڕەفاهیەتەی کە کەس نازانێ عەقڵ تەسەووری ناکە. یعنی ئەمانە هیچ لە مەلیکەکانی دنیا خۆیان و خانەوادەکانیان وەک ئەمانە ناژین وەگەم مافیایانە کە دەستیان خستۆتە قورجی ئەو میلەتە بێمنەتیشن هاواری ئەو میلەتەش نابیسن ڕۆژانەش معانات و میحنەتی تری دێنن بەسەرا بەیانی گرانی دێنن بەسەریا بازاڕیان وەستانۆچ کە خەڵک لە ترس و دڵە ڕاوچیایە معقولە ئێمە 15 ساڵ 16 ساڵە نازانین گەنمە کرێ بەچی لە بیرمان چۆتەوە ئێستا خەڵک بە دوای گەنما بخڕێ بیکڕێ ئاوا دەوڵەت دروستەکەن بۆ خەڵک ئێستا بە دوای گەنمدا دەگەڕێت هێ نازانم خەڵک ترسی هەیە خەڵک دڵە ڕاوچەی هەیە خەڵکەڵێ ئەگەر ئەمانەوە بە چارە نووسمان بکەن سنوورەکانمان لێدا بخەن بەڵام ئەو مەترسەیە بۆ ئەو لە ئاسیای بزدات وڵاتانی دراوسێ ئەو مەترسەیە کە سنوورەکان دابخەن ڕەنگە بۆچوونێکی شەبێت کە وڵاتانە بەرژەوەندیان لە هەرێمی کوردستان هەیە هەم وڵاتی ئێران هەم تورکیا ڕەنگە ئەو ئاڵوگۆڕە بازرگانیە نەپسرێن کە هەیەە لێن خۆیاندا بە دڵنیاییەوە ئەوان ئاسایشی وڵاتەکەی خۆیان بۆ گرنگترە
و لە هەرێمی کوردستان نە لە ناوخۆ ئەو یەک ریزی و یەک دەنگیە هەیە بۆ ئەوەی بتوانین تەحەدای هەر هەڕەشەیە بکەین کە دێتە سەرمان خێمە بەشدار نین لەوە کەوتویانە 25 نۆ ڕیفراندۆمەکەین على العقل ناڵێن کۆدەنگی ناڵێن یەک ریزی ناڵێن تەبایی باشە بەیانی بەبێ ئەوەی کە نوێنەرایەتی 600,000 دەنگی هەرێمی کوردستان پرسی پێ بکرێ ڕەئی هەبێ تۆ بڕیارەکە دەی داواشم لێ یەکەی کە پشتیوانی بکەم داوام لێ یەکەی بەیانی ئەگەر حەشدی شەعبی هات بڕۆم شەڕ بکەم لە کاتێکا تۆ ئامادەنی پێشمەرگەیەکی من وەربگری دوایش پێ مەڵی ئێوە شەڕی دوژمنتان نەکردووە بابەت تۆ وڵاتە هەموو داگیر کردووە بەسەر باز و بەسەر ئەرز و بەژێر ئەرز و بە هەواکەیان پیس کردووە گینا هەواکەشیان داگیر کردووە شوێنە خۆشەکانی سیاحین داگیریان کردو لەبەر هەواکەی پاکە ژینگە پیسەکەشیان بە کارگەکانیان و بە معمەلی چیمەنتۆ و تایە سووتانەکانیان بۆ خەڵک کردو بە ژەهر و سەرەتان بەس بۆ وڵاتانی دراوسێ ئەو مەترسی هەیە بۆ هەرێم بە دڵنیاییەوە ئەگەر ئەم پرسە بە مزایەدە و بەم جۆرە بڕوە خەڵکی هەرێمی کوردستان تووشی ناڕەحەتی زیاترەکەن بەیانی تورکیا بردومانی زیاتر دەست پێەکە ئێران دێتە بردومانی سنوورەکانەکە چکە هەریەکە چەندین بەهانەی هەیە ئەو بە بەهانەی پەکەکە ئەم بە بەهانەی دیموکرات و کۆمەڵە و پەژاک و دۆخی هەرێمەوە نەیتر تێکەدەن ئەی کەرکووکمان لە بەردەم ئاگرێکە هەیە کێی پارێزێ زەمانە چییە بەیانی پارێزراو بێ کەرکووک لە دەستی حەشدی شەعبی ئەو مەترسیانەی کە وڵاتانی ئیقلیمی ئەتوانن جوڵە بەو ئاراستانە بکەن بۆ تێکدانی ئەم دۆخە ئێمە ئەگەر لە ناوخۆ یەک بووینایە ئەگەر لە ناوخۆ یەکدەنگ بووینایە ئەگەر ژیانی خەڵکمان باش بواە هەمومان پێکەوە بەرامبەر ئەو تەحەدیانە تەحملمانە کرد بەڵام ئێستا لە پای چی ئەو خەڵکە تووشی ئەم ناڕەحەتیەکەی لە پایەوەی ژیانی باشەکەی کۆدەنگینەوە حیزبەکان هەبوویان مەوەست کۆدەنگی یعنی نێوان میلەت و کۆدەنگی لەسەر چی خۆی ئێمە لەبەر چییە کە تا ئێستا مل نادەین بۆی ئەوان هەرچیان بیۆ بۆیان بچێتە سەر لەبەر چی لەبەر ژیانی خەڵک لەبەر پێشێلکردنی یاسا لەبەر بێحورمەتیکردن بە دامەزراوەکانی وڵاتە لەبەر قبول نەکردنی گۆڕانکاری و قبول نەکردنی دابەزین لە کورسی حکم و جێبەجێ نەکردنی بەرژەوەندێکی حیزبینی ئێستا بۆ نمونەکە بەرژەوەندی حیزبی لەوایە کۆمەڵ بەرژەوەندی حیزبی کە ئێستا بەم شێوە لەگەڵ ڕیفراندۆمەکەدانی بەرژەوەندی حیزبیمان لەوا بوو وەکو خەڵکی تر بڕۆین مژدەی سربەخۆیی و هەندێک پروپاگەندە بۆ خەڵتاندنی خەڵک بدەین و ڕیکلام بکەین و بابە میلەتەکەمان مرد لە برسە خەڵک ئەگەر تۆ ڕێزی خەڵکەگری ڕای خەڵک دەوێت خەڵک موچەیەوێ خەڵک کارەبایەوێ خەڵک ژیانێوێ خەڵک سەلامەتیەوێ دەوڵەت گەورەتر نییە لەوانە هەندێکیان دەڵە مەسەرەن دەوڵەت ئەگەر حورمەتی دەوڵەت ئەگەر مافی ئینسانەکانی تیانە پارێزرا ژیانی تایە ئەمین نەبوو نان و ئازادی تایە نەبوو بێ بڕوخێنرێ ئەبێ شۆڕش بکەی لە ناوی بەری دەوڵەت چییە دەوڵەت نامانگەێنێت بە خۆشگوزەرانی یا خودکام دەوڵەت دەمانگەێنێ بە خۆشگوزەرانی ئەگەر با بەمانە پەرلەمانی هەرێمێکیان قبول نییە کە لێیان بپرسێتەوە ێستا کام دەوڵەتیان خوبوڵە ئێمە دەوڵەتی هەر چوار پارچەکەمان قبولە فەرموو با کارێک بکەین کە سووریا و تورکیا و ئێران و عێراقیش دەوڵەتێ بۆ کوردستانی گەورە دروستکەین یخۆ دەوڵەتی کوردی کوردستانی هەرمافی ئەمەی باشوور نییە بۆ باکوور پیاس پاکە بۆ لێگەڕێن کوردانی ڕۆژهەڵات هەر ئاوا بن ڕۆژئاواش بۆ خۆی چیەکە بیکە ئێمە ئەوە مافێکە بۆ ئەوەی لە قامیشلو ئەوەی لە مەهابات و ئەوەی لە ئامەد دانیشتووە کورد نییە مافی نییە دەوڵەتی هەبێ ئێمە لە هەرێمێکە کوردی ئەم پارچانەمان تەسلیم کردوتەوە بە دوژمن ئێمە لە هەرێمێکە ڕێ بە ناڕەزایەتی ئەوانە نادەین کاتێککە زوڵمیان لێکرێ لە پارچەکەی خۆیان چ دەوڵەتێ باش زۆر باشە بەڵام ئەوەی کە ئێمە ئێستا بەم شێوەیە ئەگەر دەوڵەتی دووست پێت نامانگەێنێت بە خۆشگوزەرانی خۆشگوزەرانی ئەبەمانە تا ئێستا دروست نەبووە بەچی دروستە بێ بە خەون بە خەیاڵ بەوەی کۆمەڵێک کۆل کە قەڵەم بەدەسی خۆفرۆش بێن مزایەدەی کوردایەتی و نیشتیمان پەروەری بەسەر ئێمە بکەن با بە ئەمانە خائین بوون بەشێکی زۆریان ئەبێ وەک خیانەتکار دادگایی بکرێن نەک ببن بە ڕەمزی دەوڵەت و سربەخۆیی کام دەوڵەت و سربەخۆیە ئەگەر ئەوان دەوڵەتیان دروستە کرد نابوو یەکەم ڕۆژ دوای دروستکردنی یەکەم پەرلەمان بە ساڵێک شەڕی ناوخۆ بکەن ئەمانە وازیان لێ بێنە چیان کرد
ئەگەر دەوڵەتیان دروستە کرد نەئەبوو خولی چوارەمی پەرلەمانی کوردستان پەرلەمان پەکخەن و هەموو دنیا بزانێ کوردەکان لە باشووری کوردستان لە باکووری عێراق پەرلەمانێکیان هەیە دایان خستووە و سەرۆکەکەی ناتوانێت بچێت دەوامی تیا بکە. ئێمە لە یەکێتی ئەوروپا لە پەرلەمانی ئەوروپا لە مانگی 5 لەوێ بووین و تومانە وەرن سەیریم ئەزمونەکەن پشتیوانی مەکەن پشتیوانی ئازادی و دیموکراسی و مافەکانی مرۆڤ بکەن. ئێستا بچینەوە پێیان بڵین لەوانە بگەڕێن وەرن بیکەن بە دەوڵەت. ئێخ کەلاوە چۆن کەلاوە کە کەلاوە بوو بڵێ من بینای جوانی لەسەرەکەمەوە سوارد بۆش کە ڕەنگە بڵێ ئێوە هەموو شتێک ڕەت دەکەنەوەی کەی ئێوە لەگەڵەوەدان کە ئەم پرۆسێ بەڕێوە بچێت بەڕوونی لەگەڵ دیالۆگێکی حەقیقی و فعلین لەگەڵەوەی ژیان و گوزەرانی خەڵک چاک بکرێ ئابووری ئەم هەرێمە لە دەست کۆمەڵێک کە وەکو چەتە و مافیا تاڵانیان کردو دەربهێنرێ لەکوێ حکوومەت وەزیری خۆی دەرەکا بە پۆلیس و ئاسایش بە چەکداری حیزبی ئەمانە ئەگەر ڕاستیانە کرد نەئەبوو ئەمە بکەن. ئێستش مەجای ئەوە ماوە بین مادام قەناعەتیان هێناوە سەر بەخۆی ڕابگەێنن نەچۆ بچێوەرن با لێرەشەوە دەست پێ بکەین بەڵام ڕازگۆ بن پەیمانێکی شەرەف بدەن کە دزی لە داهاتی وڵاتە ناکەن پێشێلی مافەکانی مرۆڤ ناکەن یاسا جێبەجێەکەن ڕێز لە دامەزراوەکانە گرن کەس ناکەوێتە سەروی یاسا ئەو پارانەشی بردویان ئایهێننەوە ژیانی خەڵکی شاکەکەن ئەو کاتە ئێمە ئەگەر لە پێش ئەوانەوە گیانمان بەخت نەکرد بۆ پاراستنی ئەم ئەزمونە ئەم هەرێمە هەڵبەتە ئێمە خاینین ئەوان نیشتیمان پەروەرن بەڵام هەموو کەسە زانێ لەم 25 ساڵە چێ خیانەتی کردووە و درۆی بە ناوی نیشتیمانەوە کردو و داهاتی نیشتیمانی فرۆشتووە چێش بەبێ ئەوەی دەستی لە داهاتی وڵاتە بێ خزمەتی بێباوک و بێناز و نەخۆش و خەڵکی وڵاتی کردووە. زۆر باشە بەس سەبارەت بە مەسلەی پاشەکە و دوا پرسیارم ینی ئەم داهاتی کە هەرێم هەیەی چەندی زیاتر لە موچەی فەرمانبەران بە دڵنیایەوە من جاری پێشوژ و تومە داهاتی ئێستەی ماگانەی هەرێم زۆر لەو کاتە زیاترە کە بودجەمان لە بەغاوە بوو هاتووە بەڵام دەیدزن دەیشارنەوە کەس نازانێت چی لێکن چارەکە موچەکەش لە داهاتی ناوخۆدەن لەگەڵ هەندێک لە پارەی نەوت دەگەرنا پارەی نەوت بە زۆرینە هەر نەهاتۆتەوەم هەرێمە. ئەی لەکوێ پارەکە نازانم دزراوە لای ئەوانەیە کە سەرۆکی حکوومەت و وەزیری سامانە سروشتێکەوە ئەوانەشی لە یەکێتی شەریکی ئەوانن. زۆر سوپاس بۆ بەڕێز سۆرا و مەرەندامی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ بەڕێستان کە لەم بەرنامەی لەگەڵمان بووین سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ.